بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأمته أجمعين إلى يوم الدين. عزیزان خۆشەویستان، سلامی خوای گەورە لە هەموو لایەک خوای گەورە ئەم مەجلیسەمان لێ قبوڵ کا و پیشانی پێغەمبەرگیانی با صلی الله علیه وسلم پێغەمبەرگیان ناوی خۆمان و باوکدایکمان تۆمار کا لە دەفتەری سڵاواتە دوعای خێرمان بۆ بکات لە دنیا و لە قیامەتەی سەربەرز بێت. عزیزان خۆشەویستان، لە پاش غەزای خەیبەرەوە، ڕووداوەکانی خەیبەرەوە، معجزاتی خەیبەر، پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم چۆن مامۆستای مدەڕیس لە کتێبی الوردة العنبرية في سيرة حرب الخيبرية بە ئاماژەی پێکردو باسی کردووە. ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پەیمانی حودەیبیە بوو بە ڕەحمەت و ئیسلام و پێغەمبەر و موسڵمانان، ئەو خەیبەری بەدواها ڕزگاران بوو لە جوولەکەی خەیبەر. دواتر پێغەمبەری خوا دەستی کرد بە ناردنی سریەکان بە چواردەوری مەدینە، بە تایبەت و شوێنانەی کەوا مەترسی بوون لەسەر مەدینە. بۆ نمونە غەزوەی وادی قوڕا، ئەوەش تەبعەن لە مانگی جەمادی ئەخیرا بوو. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە پاش بعد ما أقام لها، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پاش ئەوەی کەوا نزیکی تەقریبی ماوەیەک کە ماوە لەو شوێنە، چواردەوری ئەو شوێنەی کەوا بە ناوی پەیماەوە ئەوانیش هاتن سوڵحیان لەگەڵ پێغەمبەری خوا کرد بەسەر ئەوەی کە جزیە بن و موسڵمان نەبن. پێغەمبەری خوا ئەمانیان بپارێزن. دواتر مەسەلەی سریەی حەزرەتی عومەر کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت کە لە ساڵی حەوتەمی کۆچییا بوو کە بە خۆی و 30 نەفەرەوە حەزرەتی عومەری ڕەوانە کرد کە دەلیلێکیان لەگەڵا بوو لە هۆزی بەنی هیلال بۆ هەوەزان، ئەمیان ڕایان کرد بەرگەی ئەسحابی پێغەمبەری خوایان نەگەر. ئەنجا حەزرەتی عومەر گەڕاوە و بە سەربەرزی و بە عیزەتەوە بۆ لای پێغەمبەری خوا بۆ مەدینە. ئەنجا سریە حەزرەتی ئەبوبەکری سیدیقی نات بۆ ناحەیەک لە ناحەیەکانی مەدینە و چواردەوری مەدینە لە ساڵی حەوتەمی کۆچییا بوو. ئەوی بە هەمان شێوە بە سەرکەوتووی گەڕاوە، خۆیان لەبەر سوپای ئیسلامان نەگرت. ئەنجا سریەی بەشیری کوڕی سەعەد ئەنساری ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کە ناردی بۆ بەنی مەڕە لە فیدەک دوای وەرزی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەمش لە ساڵی لە مانگی شەعبان لە حەوتی هیجریا ساڵی حەوتەمی کۆچییا بوو. بە خۆی 30 نەفەرەوە ناردی، حەزرەتی بیشر لەگەڵانە مەسەڵەن کەوتە شەڕەوە، حتا لەو شەڕا بەرحاڵ بە سەرکەوتووی گەڕانەوە سەدی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەزرەتی بیشر و حەزرەتی سەعد. ئەنجا سریەی غالیبی کوڕی عەبدوڵڵاه ئەللەیسی کە بە هەمان شێوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناردنی لە مانگی ڕەمەزانە لە ساڵی حەوتەمی کۆچیە بە خۆی 200 پیاوە کە هجوومیان کردە سەر مەنتەقەیەک کە مەترسی بوون لەسەر مەدینە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوانە خۆیانیان نەگەر بە غەنیمەتێکی زۆرەوە گەڕانەوە سەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. و وتراوە هەر لەم سریا و هەر لەم شەڕا حەزرەتی ئوسامەی کوڕی زەید ئەوە بوو نوهەیکی کوڕی مرداسی کوشت. ئەمە قیسەکەی وەکو لە سیرا ئاماژەی پێکراوە، مامۆستاش تێناوێتی حەدیثەکە مەسەلەی بە سەحیح نەقڵ کردو مامۆستا مدەڕیس ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ. ئەفەرمێ نوهەیکی کوڕی مرداس کە حەزرەتی ئوسامەی کوڕی زەید کوشتی، طبعاً پێش کوشتنی وتی لا إله إلا الله محمد رسول الله، بەڵام هەرا کوشتی. ڕووداوەکان بۆ پێغەمبەری خوا باس کرد. حەزرەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەزرەتی ئوسامەی بان کرد، فەرمووی بۆ کوشتت؟ فەرمووی یا رسول الله لە ترسا لا إله إلا الله محمد رسول الله. جا فەرمێن لەو غەزا حتا سەحابەتی لەگەڵا بوو، حەزەکە بوخاری ڕێواتی کردووە، سەحابەتی لەگەڵ حەزرەتی ئوسامە بوو بۆ نمونە لە مهاجرەکان لە ئەنساریەکان کە وتی لا إله إلا الله محمد رسول الله، ئەوان وازیان لێ هێنا، بەڵام ئەمە چۆ سەری کوشتی. پێغەمبەری خوا فەرمووی بۆ کوشتی و کە وتی لا إله إلا الله، تی قوربان نەترسا وای بوو. فەرمووی هەر شەقاقتە قەلبەوە دڵی شەق کردووە؟ فەرمووی نەوەڵڵا. فەرمووی دەکرد تاوانباری ئەو کە وتی لا إله إلا الله تەسلیم بووتەوە.
تۆ گوناهباری. حەزەتی ئوسامە فەرمێت وەڵڵاهی لەو ڕۆژە ئاواتەخواز بووم بەوەی کەوا ئیتر یعنی من لە دوای ئەمە موسڵمان بوومایە، نەک لە ناو ئیسلامە تووشێم قەتڵ بوومایە. لە دوای ئەم قەزەیە یعنی ئەم قەزە بەسەرمان نهاتە، ئەوەندە نیگەران بووم، بێتاقەت بووم. حتى لشري بيني حزتي علي وحزي معاوية شمشيري كذو بدات فرميان قربان تو بشيري كامل غير فرمي من مسلمان ناقش شو يكزاد في غمري صلى الله عليه وسلم لسد اويك وكافرة لا اله الا الله رسول الله نهي كل مرداس كم كشتم في غمري فرمي بو كشتم كواك اهلي قبل ناقش انت من الناس اماني كوا ربنا ودين وجرأتك كان بنا الله وبرا لا اله الا الله خلص ربرن مسلمان ايمان دار لما زوجتك اخو يتقينته بهزار مسلمان شهيد به بندار به كم اندام به بچ عقيده بالبار شلون والله نخاف بيغمر فؤادنا اما اصحابي بيغمر فؤاد وسامي كري زيد بكري محمد مشهور لما والي بيغمر فؤاد صلى الله عليه وسلم خزمكاري بيغمر فؤاد بيغمر فؤاد صلى الله عليه وسلم زول لخوي نسيك لا اوجه شيء كنادي والروم حصيل اسامي كلبا قايد جيشك هاي 8 صار دي لقد وشا يا غمري ما نسزنش لك فمشون بويا ام اصحاب النازاري يا غمري ما فهمين لدواء او يتر من شمشيره يمكن بدال لبين شر اصحابها بجداري بنكد شنو او اهل قبله والله لا اله الا الله لا اله الا الله ومحمد محمد نايف سباب فسوق وقتال كفر يا غمره فهمين جندان بإنسان مسلمان إنسان كيف أصحى به أولئك هم الفاسقون وإنسان بقتل مسلمان كافر به أقل بحلال بزاني يعني أواني كمرو بناو أنصار السنة وداعش ودرود الأساء كعلمي لا يرام رمضان هل كردوا تحليلي حلال كردوا خويني مسلمان هم يقول نص كافر ابن الراس نجا سري بشيري كوري سعد أنصاري أويش بو چند هۆزێکی غەتەف بۆ چەند مەنتەقەیەکی غەتەفان بەهەمان شێوە ئەوانیش تەمان لەگەڵ 30 نەفەرە ڕۆشتن لە پاشان بە سەربەرزی و بە عیزەتەوە گەڕانەوە بۆ خوێنی پێغەمبەری خوا. ئەم سریانە هەمووی لە دوای غەزای چی بوو؟ لە دوای غەزای خەیبەر بوو. پێغەمبەری خوا فیتنەی جوولەکەی کەتم کرد تەواو هەمووی لەناو برد جوولەکەی هەمووی سەد کرد هەرچی فیتنە بڕوویەدا جوولەکە بوو. ئەمانش کە کۆمەڵێکە جەرگوجر و حەواشی ئەوان بوون ئەمانەی سەد کرد پێغەمبەری خوا بۆ ئەوەی کەوا ڕێگە خۆشیان بۆ چی؟ بۆ فەتحی مەککە. اینجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکونا لە حودەیبیا ڕۆیشت بۆ عومرە بەڵام ئەهلی قوڕەیش و سەڵانی قوڕەیش نایانەوە. پێغەمبەری خوا پەیمانێکی لەگەڵیان نووسی وتیان بۆ ساڵی دواتر وەرە عومرەکە بکە بۆ ساڵی دواتر تازە ئەم ساڵ گەڕێەوە. پێغەمبەری خوا بوو ئیحرامیان شکاند و حتى حاجة عمر ناراحت بو حاجة عمر ناراحت بو صحابة ناراحت بو في غمرة وعدي بيداون كأشن عمره كانوا طواف كانوا حلقي سنة كانوا سلام كرتا كانوا حيوان سنبرن بلان لا فيمان حديبية أو وتيان رجع نادي فيمان بسين لغلطة أنا صوت لغلطة أنا من بود دسال شر أنا من كم أنا مرجع كده ما جمع فيكن هيك لو أنا وك أمسال في غمرة عمرنا كا بخذ صلاة في غمرة شو أمريكا أو عمرة حديبية عمرة قضاء كأمريكا باشين لقل أو أمريكا لقل حجر داعة كردي أو أمريكا والدواء ويكلا جدة قراوة لغزايا لجعلنا أمريكا كيف بيغمري فاصل أصلا أم شو أمريكا دول لقل حجر قاتل أمريكا صلى الله عليه وسلم أفرمي أم أمريكا قضاء أو بصالحتها أو بسبيمانة كاروين هيش شر وشر وعشو يقولون هذا بيني بيغمري فاصل بين قريشة وبين مسلماننا پێغەمبەری خوا فەرمی خۆتان ئامادەکەن بۆ عومرەی قەزا بە سیلاحی چاک کە پێشتر لە پەیمانی حودەیبیا سیلاحیان نەنەوت لە خۆیاندا بەس تەنها شمشێرێکیان بردبوو بەڵام لەما پێغەمبەری خوا فەرمی ئەسلحەی چاک بێنن خۆتان چاک دابێچن بێن هێرچین عومرە قەزاکەین. ئەو کاتە پێغەمبەری خوا 1400 ئەمجارە بە 2000 وەرە زیاتریش ڕۆیشت پێغەمبەری خوا بەڵام ئەو کاتە بەچەکی قورس نەچون ئەمجارە بەچەکی قورسیش ڕۆیشت با مال و سامانی باش روشتن پیغمبری با اصحاب پیغمبری با روشتن بو عمره قضا هم عمره كان پیغمبری خاج لزم قاعده
همويلها جدها إله بيغمبري خوا كعمري كردوه 2000 نفر زيادة لكن بيغمبري خوا إحرام بستو لقد بيغمبري خوا روشتا بلام بدرو بسلاحه برماحه بچكي باشوا روشتا بأسفو رافو واشتري باشوا بيغمبري خوا صلى الله عليه وسلم لنزيكي مكة دوصل نفري دان بس إلى أكثر من 200 نفر دانيا لا سلاح كان إلى دانيا يما بجلي إحرام وهنا وكعبة طوافوا سلاح عمركم عن أصاكين ويكين يور وجاي سلاح كان من أجر فلا مالان دا قريش بأوك يما أم سلاح أنا بشتواني يما بيوسف بشتواني بيما فلاكل أو احتاجنا كذا في أمريكا صلى الله عليه وسلم دواتي يما يينو يور عمرك جاءت في أمريكا اتفاق ولا قريش هذا فرمي كيما هاتين يوم مكة تشوكا من أشاف دافعان تام عمر الدوابي دواتي يمسير رجع منو الرأي بلان في النبي صلى الله عليه وسلم لدواء وإلا الرزوران سلع كان دانا يوصلنا فريدانا أو أن إبراهيم يبو سلوشيا كانوا دوكو نوا بلان هندك أن دارو ندوا ما أبو نوا وان هستك في بيغمبري خوا لاواز بو زعيب بو صحابه كان بير بون هيزانا ما قوانا ما وي بيغمبري خوا فمن رحمت لو كسي لم عمره هيزي خوي بشان دا بيغمبري خوا هيزي خوي بشان دا انت هذا بيغمبري خوا فرمي احرام كان تنشي لكن بيغمبري خوا صلى الله عليه وسلم فرمي شان راستان درخن شان شتان داخوشن انت سي شوطيه كما دولية كما في غمري فا فمي هروليكي وكل أو تمرين عسكري في غمري فا أصحاب لو هرولا أنا كذا نجا تكبير لبيكان كذا بدي بس لولا قريش كان ما بيمرنا فيه يسكون يستيش لجاران بقوة روبة يسرد أما جورك إلا خدعي حربي لبرامبر كافرة ترساني كافرة كبزانا كبرات في غمري فا لأصحابي في غمري فا أمانة يشتاقون حتى نجي لأصحابه كان شيء يفعله لا ابن رواحة الله يكرم رواحة شيء يفعله في غمري أي فرموا خلوا بني الكفار عن سبيله اليوم نضربكم على تنزيله ضربا يزيل الإمام عن مقيله ويذهل الخيل عن خليله ويذهل الخليل عن خليله حزم تربوا فمي أمشي الخنور شيء مرقي إخوة الشيخ في غمري فا فمي خلي عنه يا عمر واسل يبنا فلا هي أسرع فيهم من نضح النبل فرمي اللتين شمشير بقوة سلام شعرانا شنت براسي بدنجكي شيرها ساوى دليرة بقوته وبهزه وكي خندوا براسي دلي كافري أتقان أي ترسانا وفي غمري فا فمي بقوته وبهزره لا شمشير للرمق للتير للسقطع ويا بيغمبري فا اجازينا كواته هر شيء عليه هر ما تعب بو او بك براسي كافر برسيانه نيات برسيانه دشمن برسيانه زول بيويستا اوقعوا في النفوس ويا الشعراء ودباء ما ادبكان همش شعر والله بيغمبري فا ودوا لمقابلنا يرانا حساني بيغمبري فا كبراسي سلطن نيرانو دشمناني في غمري فاصل نظام بوشي على زور مثلا زمي ناري محوي ناري بياخذ مسير الدين فلان مولوي معنا كان الان بو معنا الشعر انا بالاي في غمرا وجوه او شعر انا كاري كدول ضل يعني براسي سوق الرسول انا اقول لك كزوني كدول بو يا حضرتك في غمري فاصل يا عمر واسي دي بنا شعر كاني بقول برحال أمام عمري خزابه في غمري صلى الله عليه وسلم سير وجماوة لدواء سير وجه كافر جواب ناره في غمري صلى الله عليه وسلم بحصل عليا فبما علي فلما مضى الأجل أتى المشركون عليا رضي الله عنهم فقالوا قل لصاحبك اخرج فقد مضى الأجل فخرج النبي صلى الله عليه وسلم هات مقضي اليوم كان قربان توزعوا في غمري وكري في غمري واش هل ماضي في غمري فاوي أما ذا في غمري جاني صلى الله عليه وسلم أنا أبي محمد في بلد كاتك تأوى في غمري فاوي بلد يمسوا ذكين بلان بأوجو صلى الله عليه وسلم
عمرەی خۆیان کرد ئەوان هاتن پێغەمبەری خۆیانی نار ئەوان عمرەیان کرد و پێغەمبەری خوا بۆی چۆڵکردن ئەمە عمرەی قەزا بوو پێغەمبەری خوا کردی صلی الله علیه وسلم جا پێشتر وتمان حەزرەتی عومەر وەکو هەر ڕەخنەیەک فەرمووی ڕەضیەڵڵاهو فەرمووت ئێمە ئەچینە مەککە لە پەیمانی حودەیبیە ئەچینە مەککە عمرە ئەکەین مەسەلەن ئیحرامە بەچین سەرەتاشین سەرکورد دەکەینەوە حەیوان سەربین بەڵام ئەمڕۆ نەیانێشت پێغەمبەری خوا فەرمووی یا عومەر نەموو ئینشاءالله عمرە ئەکەین ومە نەموو عالم سەفەرە وتم ئەیکەین ئەڕۆین ئینشاءالله عمرە ئەکەین ئاەتەکەی وەکو نووسێکی قورئانی ئاەتەکەی ئاماژە بە چیەکە ئاماژە بەوەکە کە ئەفەرمێت لقد صدق الله ورسوله الرؤيا بالحق لتدخلن المسجد الحرام إن شاء الله آمنين محلقين رؤوسكم ومقصرين لا تخافون فعلم ما لم تعلموا فجعل من دون ذلك فتحا قريبا پێغەمبەری خوا فەرمی خوای هەروە ئەفەرمێت کە ئێمە ئەوە ئاوات ئەمان هاتەدی خوای تەبارەک وتەعالا داخلی خەوەکەی پێغەمبەری خوای بەڕاست گەڕان داخلی مزگەوتی حەرام بوون مەسجید و مەککەی پیرۆز اینجا سەریان بە هەمومانی بە ئاسایش بەبێ شەڕ بەبێ ئاشوب بەبێ ناڕەحەتی سەریان تاشی سەریان کردەوە حەیوانەکانان سەربڕی خوای تەعالا خۆی ئاگادارە و زانایە بەسەر شتەکانەوە ئەمەش مقەدیمەیەکە بۆ فتحێکی گەورە و پیرۆز ئینا فتحنا لەکە فتحا مبینا کە فتحی مەککەی بەدواوە هاو چونکە ئەمە بۆ هۆکارێک بۆ ئەوەی کەوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فتحی مەککەی پیرۆزیش بکات هەر لەم غەزا بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم عمرەی قەزا بوو حەزرەتی مەیمونەی شیمارە کرد کە کۆتا خێزانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پوری حەزرەتی خالیدی کوڕی وەلید بوو و ئەم مەیمونەی پەسەندکراوە ناوەکەی مەیمونەی پەسەندکراوە ناوی ئاپردەیە بوو پێغەمبەری خوا مارەی کرد هەشت خۆش بوون هەر هەشتەکەیان خێزانی هەشت گەورە پیاوی مەککە بوو حتا یەکێک لە ڕۆژنامەنووسێکی فەڕەنسی لە باسی پێغەمبەری خوا ئەوەندە بە ویژدان لە حەلمانەکانی بە ویژدانترە حەلمانەکانی زۆر بە ویژدان بێدەن ئەو ئەوەندە بە ویژدانە لە باسی حیاتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا چی خێزانەکە هێناوێتی هیچی لەبەر ئارەزوو نەبوو هەمووی لەبەر حکمەتی سیاسی و حکمەتی پێکەوەژیان و ئەمانە بوو هەڵە بۆ نمونە مەیمونە هەڵە ئەم مەیمونە خاوەنی هەشت خوش بووە هەموویان خێزانی گەورە پیاوەکانی مەککە بوون کە ئەم مێردەکەی مردووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مارەی کردووە بۆی کە خزمەتیان لەگەڵا دروستکە بێتە هۆکارێک بۆ ئاسانکاری بۆ فتحی مەککە پەیوەندی و ئیتیصال و بە هینی ئەمڕۆ کۆنتاک و هاتوچۆ سەردان و ڕەحم و سۆزێک بەزەیی دروست بێ لە بینی پێغەمبەری خوا و ئەسحابەکان و خزمەتیان دادا دروستکە اینجا حەزرەتی عەباسیش یەکێک بوو لە ئەوانەی کەوا خوشکێکی ئەم مەیمونە خێزانی مامی پێغەمبەری خوا یعنی یەکێک لە خوشکانی مەیمونە خێزانی یعنی مامۆژنی پێغەمبەری خوا پێغەمبەری خوا مارەی کرد کە مارەی کرد ئەو بوو دڵنەرمیەک لەناو ئەوانە یعنی هاوسەڵەکانی پێغەمبەری خوا بڵێن دروست بوو لەوانە مەسەلەی عەباس مامی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەزرەتی خالید ئێتر بەڕاستی پێغەمبەری خوا پێمان سەیف الله المەسلول پێغەمبەری خوا کە گەڕانەوە لە عومرەی قەزا طبعا لە کاتی ئیحرامەمانە نەبوو مارەی کردووە لە دوای ئەوەی کە پێغەمبەری خوا لە حەجەکە ئەفەرمێت حەزرەتی مەیمونە ئەفەرمێت کە منی مارە کرد ئیحرامیشکان نەبوو بۆیە جمهوری زانا ئەفەرمێت ئینسان کە ئیحرامی بەس حرامە هەم بژینمە خۆی مارەکە هەم سولاوەش کە لە دەگا گەڕانەوە سێ گەورە پیاوی مەککە هاتن بەرەو ڕووی مەدینە بۆ مسلمان بوون و ئیمانهێنان لەوانە مەسەلە حەزرەتی خالیدی کوڕی وەلید حەزرەتی عەمری کوڕی عاص کە عەمری کوڕی عاص داهیەة العەرەب زۆر زوانزان بووە شارەزا بووە و عوسمانی کوڕی طەلحەی جومەحی ئەم سیانە هاتن لە ڕێگا گەشتە پێغەمبەری خوا و ئیمانهێنان و ئەو ژنهێنانە بوو بەچی بوو بە هۆکاری دڵنەرمی حەزرەتی خالید مسلمان چونکە پێغەمبەری خوا مەیمونەی مارەی کە کوڕی ئەو حتا ئەڵێن حەزرەتی خالید ویستوێتی لە ناو مەککە وەکو وەلیمە بۆ پێغەمبەری خوا بکات بۆ مەسەلەی زەواجەکان بەڵام گەورە پیاوانی قوڕەیش نانێشتن یعنی کەواتە ئەمە هۆکاری ژنهێنانی زۆری پێغەمبەری خوا
هیچ هۆکاری ئەوە نەبوو کە مەسەلەی شەهوەت و ئارەزومانە وەکو بێدینەکانە قسەکە تەنها و تەنها حکمەتی تایە یەکێک لەو حکمەتانە حکمەتی پێکەوە ژیان و دروستبوونی کەسایەتی و قسمەتی بوو یەکێک لەوانە مەسەلا هۆکارێک ئەوانە زۆربیان پیرەژین بوون مەسەلەی کەسیان نەبوو پێغەمبەری خوا سەرپەرشتی کرد کەسی دمارە نەکردو پێغەمبەر یەک کچی هێنا ئەوەی بۆ پاراستنی ئیسلامەکە کە ئەم ئیسلامی بێحیزگا قەزی عایشە بۆ دایکی ئیمانداران ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر لە خۆی و باوکی بێت کە پێغەمبەری خوا من نیوەی ئەم دینە لەو زاتە بکرم چونکە بۆ گەنج بووە زاکرەی بەقووت بووە توانای بووە کە ئیستیعابی علمەکەی پێغەمبەری خوا بکات صلی الله علیه وسلم بەڵام ئەوانی تر هەموویان بێوەشین بوون مەسەلەی توانای ئەویان نەبووە وەکو حەزی عایشە بتوانن علم وەرگرن ئازیان خۆشەویستان لێرە شایەن کۆتایی دەرس و باس و سیرەی شەومان لە سەر پێغەمبەری خوا کەیتر لە دوای غەزای خەیبەر ئەمانە ڕوویە خوای گەورە هەموو لایەکمان سەلامەتە و لخومان وباو دائما خوش بعاقبت ما نخير يري يا ربي خواه لسد إيمان ودين ومحبة يفوت بيغمبر أصحابي بيغمبر فاصل الله ما أجير وما من الناس لما قالوا إصلاح حالكم ورفعنا ضمانك لبلاء وباء ونقوشي وناقش وكفر وشرك دعوان ومقصد إنكاري بيغمبر أصحابي بيغمبر فاصل صالحان وشاكر مان فارز خواه وأتمان فارزة وثابت مع نفس الإيمان ودين يا ربي خواه يا مقلب القلوب يا مقلب القلوب يا مقلب القلوب ثبت قلوبنا على دينك وشريعتك ومحبتك ومحبة نبيك ومحبة أصحاب نبيك صلى الله عليه وسلم ومحبة أولاد أمة نبيك صلى الله عليه وسلم يا رب خواهي نتفارنا لروج قيامة شهادة بيغمبرا بان ما بقى صلى الله عليه وسلم درمانك بو دست مباركات كويك آبي لدرجو آبي كوسرمان باتي لتوينتونك بكي دنيا وقيامة الرزقار ما بيه يا ربي خواهي باكو دايك ما خوش با يا ربي خواهي باكو دايك ما راسي با يا ربي خواهي باكو دايك هر كسي الهمة مردوه فاتحة مردوه خواهي قبل أن مبكر باخي لباقاني جنة خواهي يمي لك الله نفوك يتولى باشي فانو بين فتح ناومید مان مکەی بیسمان نەکەی باوکی دایی هەر کەس لێمەی زیندوو لە حیاتایە یا ربی خوای ئەگەر نەخۆشە شیفای مەجروحیان بۆ بنێرە یا ربی خوای ئەگەر ناڕەحەتن بێتاقەتن خوای زەری سەرجێگایان مەکەن یا ربی خوای تۆ شافین کافین خوای شیفایان بە آمین آمین أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمة الله